مسلمانەکان زیکری خوای گەورە و میهرەبان زۆر بکەن. ئەوانەتان کە نازانن قورئان بخوێنن کاکەورن زیکری خوای گەورە و میهرەبان بکەن. خۆ دەزانی لا ئیلاها ئیلا الله بکەی، سبحان الله و الحەمد لله بکەی. ئەمانە زۆر گەورن. والله لای خوای گەورە و میهرەبان زۆر خۆشەویستن. خوای تعالی فەرمی ئەیها الذین آمنوا اذكروا الله ذکرا کەثیرا. زۆر زیکری خوای گەورە و میهرەبان بکەن، زۆر. و هەروەها خوای گەورە فەرمیێ فەذکورونی ئەذکورکم، یادی من بکەنەوە منیش یادتان دەکەمەوە. وهروها پێغەمبەر صلى الله عليه وسلم فرمي ألا أخبركم بخير أعمالكم وأرفعها في درجاتكم وأزكاها عند مليككم وخير لكم من إنفاق الذهب والفضة وخير لكم من أن تلقوا عدوكم فتضربوا أعناقهم ويضربوا أعناقكم قالوا بلى قال ذكر الله تعالى. فرمي بيتان رانا يجينم بخوشەویستترین کردەوە لای خوای گەورە و میهرەبان، لە هەمووی لای خوای گەورە خۆشەویستتر بێ، زیاتر پلەپایەتان بەرز کاتەوە و باشتر بێ بۆتان لە بەخشینی زێڕ و زیو و باشتر بێ بۆتان لە ڕووبڕۆبوونەوەتان لە بەرامبەر دوژمنانە. ئەوان لە گەردنتان بن و ئێوە لە گەردنی ئەوان بن. پیان بەڵێ ئەمە چ عیبادەتێکە لەمانە هەموو گەورەتر بێ. فەرمی زیکری خوای گەورە و میهرەبان.